دووبارە سڵاو کاک مححمود لە شوێنەوە وەستانوتمان ئەو زانیاریانەی بەردەسی من کەوتووە ئەڵێن جەنابەت لەم ماوە نزیکەی ڕابردوو لە سەرپەرشتیاری مەڵبەندی یانزەی گرمیان و سەرپەرشتیگرنی هەموو مەڵبەندەکانی گرمیان لابراویت ئەمە تا چەند ڕاستە هەڵەیە هینەک زانیاریک بەڵێ لەبەرەوە من کێشەی هەرتوو ئەژنۆم هەبووە بەڵێ ئیجازە وەرگرتووە بۆی چوومەتە هەند بەڵێ ئەو ڕۆژانەکە ڕۆمەتەوە بەڵێ چوومەتە هندستان عیلاجی ئەژنۆم کردووە بەڵێ و لەوێش بەڕاستی ئاو هەوای هەند زۆر پیسە و من بۆ ئاو هەوا ئاشنا نەبووم و بەڕاستی بۆم ئەساتی بەشەرێتیش لێ ئاشنا نەبووم کە چووم ئەوێ سێ ڕۆژنانم نەخوارد نانم پێ نەخۆرە هەم لە ڕووی خواردنەکەەوە کەتونە هەم وڵاتەکە کە دابەزی بۆگەنی دێ هەم لە هەر جێگایانانە خۆی چەندین سوال کردێ داوای نازلێکە ئەڵێ منیش برسیمە نانم بەرێ لێش نەخۆش کەوتمەوە نەخۆش کەوتمەوە قرار بوو لێ دوێنێ بچمەوە دەوام بەڵام تاکو ئیساکە نهاتوومەتەوە سەرخۆم من لا نەبراوم لێپرسراوی مەڵبەندی یانزەی ڕێخستنی گەرمیانم بەڵام کاک عەدنانی حەمەی مینا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانە گەرمیانیشە لەوێ داوامەکە تا منەگەڕێمەوە یان ڕۆژان نەگەڕێمەوە هەفتەیەتر بگەڕێمەوە بەڵێ کاک مححمود قسەکە لێەوە دروست بوو کەوتیان کاتێک مححمود سەنگاوی سەفەری کردو بۆ چارەسەر بۆچی جێگرەکانی دانەنراون ینی بۆ کاک عەدنانی حەمەی مینا لە کاتێکا سەرپەرشتیاری مەڵبەندی هەڵەبجەیە براوەتە گەرمیان بەڵام جێگرەکانی خۆی دانەنراون لە جێگەیەوە بە پێی پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان مەسئولی مەڵبەند یانە بێ ئەندامی سەرکردایەتی بیان مەکتەبی سیاسی بەڵێ جێگرەکانی من هیچی سەرکردایەتی نییە بەڵێ یانە بەرەوە ئەبێ سەرکردایەتیە بینە ئەوێ سەرکردایەتیگەش کاک عەدنان لە هەمووی شیاوترۆ لە بەرە خەڵکی منتیقەکەی بەڵێ بەڵێ ینی هۆکارەکە بەس ئەوە بووە بەڵێ بەڵێ باشە کاک مححمود باسی ئەوە کراکە لە کۆنگری سێمی یەکێتی نیشتمانی کوردستانە دەستگای زانیاری و دەستگا ئەمنیەکان کۆنتترۆڵی بارودۆخی کۆنگریان کردبوو ئەشووترێت کە هەر ئەمە هۆکار بۆ ئەوەی کە ئەو کەسانەی لە بواری ئەمنی لە ناو یەکێتی نیشتیمانیە ئیشان کردو دەنگی باشیان هێناوە ئەم هەیە لە تۆ برسم ئەم زانیاریە تا چەند ڕاستە یەکەم دووەم ئایا هێزی پێشمەرگە هیچ سەتەرێکی هەبوو لە ناو کۆنگرا هیچ ڕۆڵێکی هەبوو ئێمە نە ئاسایی ڕۆڵی هەبووە لە دەستگای زانیاری ڕۆڵی هەبووە نە پێشمەرگەیش بەڵێ کۆنگرەیەکی حیزبی بووە بەڵێ بەڵام کۆمەڵی خەڵکان لە ناو خەڵکا لە ناو حیزبە خۆشەویستن بەدەست من نییە بەڵێ ئەگەر بەماندوو بوون بۆیە من لە گشتی زۆرتر مێنە بەڵێ بەڵام من لە گشتی زۆرتر نێنە من بوومە چوارەمیندە بەڵێ خەڵکە و دەنگی خۆی داوە بەڵێ یعنی هێزی پێشمەرگەش لە ناو کۆنگرا هیچ ڕۆڵێکی نەبوو نا بەڵێ ئاساییشیش نەیبووە دەستگایش نەیبووە بەڵێ زۆر باشە کاک مححمود تۆ لە چاپەکەوتنێک باسی ئەوواکە دەڵی ئۆپۆزیسیۆن بۆیە داوای ڕووخاندنی حکوومەت ئەکەن لە برەوەی ئەوان داوای زۆر ئەکەن بۆی کەمیان دەست بکەوێ بەڵام ئێستا ئۆپۆزیسیۆن دەستیان لەو داوایان هەڵگرت ئێستا لەسەر هەمان بۆ چوونتی من ئومێ دەکەم بە هەمومان هەوڵ بدەین ڕێکەوین وڵاتین هەمومانە بەڵێ تەنیا هین یەکێتی و پارتی و گۆڕان و لایەنە ئیسلامیەکان هین هەمومانە و هەر کێشێک دروست بوێ زەرر بە هەمومانەگەیە بەڵێ ئومێ دەکەم هەموو لایەک بە هەستی بەرپرسیارەتی و بچێتە مەیدانەکە و بەڕیاری ئەوە بدا کە ڕێکەوێ کێشەکان چارەسەر بکە بەڵێ بەڵێ تۆ پێت وایە ئۆپۆزیسیۆن بەیەکجاری دەست لەو داوایە هەڵەگرێت یان دەستی لێ هەڵگرتو ئێستا لە ئێستادا ئەو داوایەکە خۆتدانی و داوایە مەسلەیەکی یاساییە بەڵێ تۆ ئەڵێ سەرۆکی حکوومەت لا بچێ بەڵێ سەرۆکی حکوومەتمان بردە پەرلەمان بەڵێ 9 سەعات مناقەشیان لەگەڵا کرد وای 67 لە سەدا 67 دەنگەکانیانێ بەڵێ سقای پەرلەمان سقەی دایە ئیتر خۆ بەدەنگی کەمینە ئەڕوخیان بەدەنگی زۆرینە بەدەنگی زۆرینە ئەگەر لە 67 دەنگی بدایە کە سەرۆکی حکوومەت لا بچێ لا هەچوو بەڵێ وەزیری پێشمەرگە بە هەمان شێوە وەزیری ناوخۆ بە هەمان شێوە بەڵێ دوای ئەو سایدا وتمانە ئەگەر هەڵبژاردن بەسەر چا هەڵبژاردن پێش وەخت با هەڵبژاردن بکەین ئەگەر برتانەوە خۆتان ئێوە بە خۆتا حکوومەت دروستەکەن چێدانێن ئازادن بەڵام ئەگەر بردمانەوە حەقی خۆمان نەیەمێش دەنگی زۆری نەمان هێنا حەقی خۆمانە حکوومەت چۆن دروستەکەین بەڵام پێمان باشە
حکوومەتی بن کە فراوان بێ هەموو لایەکی دیابی بەڵێ زۆر باشە لە داواکاریەکانی ئۆپۆزیسیۆنە هاتووە داواکەن ئۆپۆزیسیۆن کە هێزە سەربازیەکان هەتا لیوە فەرمانی جوڵاندنیان بەدەست سەرۆگوەزیران بێ لە لیوە بەرەو ژوورەوە بەدەست دوو لە سەرسی پەرلەمانەوە بێ تۆ لەبارەیەم داوایەوە چێڵێ خۆی جوڵانی هێز بۆ کارێکی سەربازی کە لە ئەچێتە دەرەوەی سنووری هەرێم بێ پەرلەمانی کوردستان قەراری لێ بدا و سەرۆکی هەرێمی ڕازی بێ بەڵام لە هەنێ جوڵانی بچوو ئاساییەوە سەرۆکی حکوومەت داوە لە سەرۆکی هەرێم کە سەلاحەتی جوڵان بداتەوە وەزیری پێشمەرگە بەڵێ بەدەست سەرۆکی هەرێمە بەڵێ کاک محمود بەڵام لە میێنی ئەو گرژ و ئاڵۆزیانە باسی ئەوە کرا وەکو داتایکی سەرەتایی کە گوایە 5,000 لە هێزەکانی زێڕەوانی بەرەو ناوچەکانی گەرمیان و سلێمانی جوڵەنراون ئەم هێزە زۆر گەورەی هێزەکانی زێڕەوانی زێرەوانی بەڵێ یعنی ئەم هێز سەربازی هێز زێرەوانیش نهاتوو یەک تاکە دانیش بەڵێ خۆ ئەوانە خەڵکی نەناسراونی بەڵێ یەک کەس بێن کەسێکی ناسرااو هات بێ بەڵێ یەک فەرماندەی زێرەوانی هات بێ بۆ گەرمیان مەبەستێ بۆ گەرمیان بەڵێ وەتانزان هاتە ئێرژنیانەوە بێت ناو شارەوە بەڵێ گەڕانەوە بەڵێ بە هیچ شێوەیەوانی بەڵێ مەبەستم لەوەیە ینی جوڵاندنی هێزێکی وا گەورە لە ناو خۆشە نەک بۆ دەرەوەی سنوورەکانی هەرێم باشتر ئەمە لە دەستی پەرلەمانداوێت پۆلیسەوە بەڵێ بەڵام لە دەستاتی وەزیری ناوخۆ و سەرۆکی حکوومەتە بەڵێ بەڵام کاک محمود وەزیری پێشمەرگە ئاماژەی بەوەدا کە ئەو هێزانە سەر بە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانن و ئەم هێزانە چەکی قورسیان پێ لە کاتێکا پۆلیس نابێت چەکی قورسی زێرەوانی سەر بە وەزارەتی ناوخۆی لای ئێمە بە شێکمانەیە پێڵێن فریاکەوتن لێ پێڵێن زێرەوانی ئەم دوانە هەرچیان سەر بە وەزارەتی ناوخۆن بەڵام لەو کاتە ئایا سەرۆکی حکوومەت یان سەرۆکی هەرێم سەلاحەت داتە وەزیری پێشمەرگە بیجوڵێنێ بەڵام تا ئێستا من نەبیستوە کە دەسەڵاتی دابێتە وەزیری پێشمەرگە بەڵێ بۆ جوڵاندنی ئەو هێزانە بەڵێ زۆر باشە یەکێکی تر لە داواکانی ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە لە ناو هێزی پێشمەرگا لە ناو هێزە سەربازیەکانە کۆمیتەی یەکێتی و ناوچەی پارتی لا ببرێت تۆ لەگەڵ ئەمەیت تقریبان لابراوە بەڵێ لابراوە خەریکە بێتە قەراریش ئەمە لەسەر داوای ئۆپۆزیسیۆن بوو کە لابرا لەوە پێش خۆتان بڕێتدا بوو کە لای بەرن لەبەرەوە ئەگەر ئەم هێزە بەشێک کۆمیتەی تیابێ و ناوچەی تیابێوانە نابێت هێز بەڵێ خەڵکە هاتە دەرەوە حیزبەکە کەی فخوێتی بەڵێ ئەسی هێزی سوپای ئەمریکا کە لە عێراقا بەشێکی لە حزبی دیموکراتەوە بەشێکی لە حزبی جمهوریە و بەڵام کە دێت هێزی دەوڵەتی ئەمریکایە چوە دەرەوە کەی فخوێتی و سەربەت حیزبەکە بەڵێ بەڵام ینی تا ئەم ساتەش هەر قسە لەسەر ئەوە ئەکرێت کە هێزی پێشمەرگە بێلایەن نییە حزب زیاتر ڕۆڵی هەیە لە ناو هێزی پێشمەرگا وەک لە کاکیان ئەو هێزە هین ئێمە و پارتی بۆ لە سەرتاوە بەڵێ گۆڕانیش بەشێک بۆ لێمە ئەی گۆڕان خەڵکیان نیە لە ناو هێزەکەیمە ئەگەر نیانە بۆ 11,000 دنیانێنە لەناو هێزە بەڵێ ئەوانیشتیان بەڵێ تیان و کوهینی خۆیان هەیە و بە ئاشکرا و هەیان بەڵام وردە وردامە بە پێی ڕۆژگارە من نامێنێ بەڕۆ لە مولا بێت تەجنید دانی خەڵک بانکە و کوچۆنی سا خەڵک تاعین نەکرێت ئەوە خەڵک تاعینکەی لە هەموو چین و توێژەکان گۆڕانیشی بەرەکەوێ شوعیشی بەرەکەوێ ئیسلامیشی بەرەکەوێ پارتیشی بەرەکەوێ یەکێتیشی بەرەکەوێ بۆ هێزە هینە وڵاتە بۆ پاراستنی وڵات بەڵێ کاک محمود بەڵام لەگەڵ ئەمە شایانی کە تۆ باسی واکەی کە هەنگاو نراوە بۆی حزب لە هێزی پێشمەرگە دوور بخرێتەوانێ لە کەلار لە سەروبەندی ئاڵازیەکانە ئێمە بینیمان جەنابەت وەکو بۆچێکی حیزبی لە پێشی هێزەکانەوە بوویت من قەت نەچوومەتە ناو هێزەکانەوە بۆ ئەو مەسەلێ بەڵێ قەت نەچوومە و قەت منت گێکە بینی بێ لە بازار بەڵام زۆر ئەوترا بەڵام من کەسێکم مەسئولی سیاسیم لە گەرمیان بەڵێ زۆر بەڕێوەبەری ئیداری گەرمیان کادری منە بەڵێ قایم خام کادری منە بەڵێ بەڕێوەبەری پۆلیس کادری منە بەڵێ وانە هەموو کادری من مەسئول لە ڕووی حیزبێ و مەسئولم لە هەموو بەڵێ بەڵام زۆر باس لەوە ئاکرا کە فەرمانی جوڵاندنی ئەو هێزانە لەەن جەنابتەوە دەرکراوەوە ئەم شتەوە بزەم لای ئێوە شۆ وەڵامی نەبوو کەواتە بۆ شێوەیە ئێمە ئەو هێزانی کە ئێمە جوڵان ومانە کەسیان کوشتووە بەڵێ کەسیان هی کردووە ئەگەر هێزیشمان جوڵان بێ بەڵێ ڕەنگە ئێمە وتومانە هەر کەسێک بەبێ بڕیاری دەوڵات بەبێ ئیجازە وەرگرتن بێتە بازار بە تایبەتی ئەوان هاتنە بازار دوکانی فەقیر و فقرایان سووتان
سۆپەرمارکتەکانیان شکان بەڵێ ئەنوا شتیان کرد بەڵێ خۆ تۆ بێ دیفاع لە هین بکەی هێزی پۆلیسمانە بۆ ئاسایشمانە بۆ دیفاعی لە خەڵک کردو نێڵەوە ینی پێشمەرگە نهاتۆتە ناو شارەوە دیفاع لە هاتووە لیوای 34 و 36 لیوای چوار نەماوە بەڵێ ئەوانە هەموو غەڵەتن ئەوینانە لیوای سی پیادای هەیە لیوای 36 گەرمیان هەر نەبووان نییەوە بەڵێ ئەوە نییە ئێوە هەخوایە معلوماتەکانتان وردکەنەوە ئەوە ساڵێک و زیاتریشە لیوای سی پیادەی هێزی پێشمەرگە سەر بە وەزارەتی پێشمەرگە لە گەرمیانە بەڵای چواروانە نەماوە ئەوانە نەماوە بەڵێ گرنگ لە ژمارەکان نییە کاک محمود گرنگ لە ناوەکایە لیوای ناوەکەی نەماوە بەڵێ لیوایەک هەیە لە ناوچەی گەرمیان ناوی لیوای بەڵێ ئەم لیوایە لە سەروبەندی ئاڵۆزیەکانە جوڵێنرا پرسیارەکە ئەوەیە ئەو لیوایە بە فەرمانی جەنابەت جوڵە ئەو لیوایە من سەلاحەتمە بۆ بیجوڵێنم بەڵێ سەلاحەتمە بیجوڵێنم بەڵێ بەڵام ئایا جوڵانومە چی کردووە بەڵێ ئەگەر جوڵان بێتم چی کردووە چ کارێکی خراپی کردووە بەڵێ کەسی کوشتووە ئازێتی کەسی داوە کەسی گرتووە بەڵێ برۆ حکوومەت هەیە ئێمە مەگەر پاڵپشتی حکوومەت بووین بەڵێ کاک محمود قسەکە لەسەر ئەوە بوو کە ینی ئەگەر دەسەڵاتی حکوومەت ئێمە بمانەوە حکوومەتی هەمومان بێ و حکوومەتێکی دامەزراوەیی بێ پێویستە ئەو حیزبانەی کە حکوومەتیان پێکهێناوە لە خۆیان و چاکسازی دەست پێ بکەن ینی بۆ نمونە فەرمانی جوڵاندنی هێز پێویستە بەڕاستی وەزیر دەری بکە تۆ لەگەڵ ئەمایت خۆی سەرۆکی هەرێم ئەبێ ئەمر بکاتە وەزیر بەڵێ وەزیریش ناتوانێت بەڵێ وەزیر ئەبێ ئەمر بکاتە من بڵێەوە لە گەرمیان تۆ لە بەشی گەرمیان لیوای سی پیادە لە سنوورەکەی توایە ئەگەر ڕووداوە بوو ئەتوانێ بیجوڵێنی بەڵێ بە ئەمر ناتوانم هێزی پێشمەرگە بە قسەی من ناکات لە بەرەوە ئەوامری خۆی بەڵێ زۆر باشە کاک محمود بەسی واکرێ ئەڵێن محمود سەنگاوی لە تەمەنی پێشمەرگایەتی خۆیە و تا ئێستاش زیاترین جار تەجمیت کراوە خۆت لەسەر ئەمە چیاڵێ تەجمیت کراوم بڵێ بەڵێ بیرڕای تایبەتی خۆمە بووە ڕەنگە تونڕاو بوو بێتم ڕێگەی بوو بێتم بەڵێ ینی زیاترین تەجمیدەکان مەسەلە ناکۆکی فکری بووە لەگەڵ ناکۆکی فکری نەبووە فەرماندەی ئەسکەری بووم زیاتر قەرارێک بۆ ڕەنگە جێبەجێم نەکرد بێ ڕەنگە فەرماندەکەم هینی کرد تەجمیدی کردوم بەڵێ سزای داوم بەڵێ زۆر باشە ئەو کە سزایشی داوم معنایەوە نییە ڕقی لێمە بەتەکیت معنایەوە کە ئەگەر ڕەنگە هەڵام کردووە هێنامێتەوە سەرەکە بەڵێ زۆر باشە کاک محمود باسی ئەوواکەن ئەڵێن تۆ زۆر باسی ئەواناکی کە فیلیان هەبووە لەگەڵ ڕژێمی باسە زۆر دژی ئەوانەیت کە دەسەڵاتیان پێ بدرێ و ئیمتیازیان هەبێت بەڵێ دژی هەر کەسێکم کە لەگەڵ دەسەڵاتی باسە بێ ناڵێن بیان کوژن ناڵێ منیەکەم بەڵام ئەوانە بێ خۆیان هەست بکەن من کتێبێکم نووسە بە ناوی جاش و جینۆساید هەرچی مقابلەکانی ئەوان هەیە کە لە سەردەمی ئەنفالە کردویان هەموو کردو کتێبی بەڵایشم کردوت زۆر باشە بەڵام باسی ئەوە ئەکرێت کە تۆ لە پرۆژەیەکی شخصی خۆتە پرۆژێکی بازرگانیە کەسێک شەریکتە کە فیلی هەیە فیلی هەبووە بڵاوش کراوەتەوە لە هەرچی پرۆژەی بازرگانیە هەیە لەسەرم ئەرزە هەرچی پرۆژە هەیە لەسەرم ئەرزە لە 1 سنتەوە لە $100 لە 1 دیناری تەبعی عێراقیەوە لە ملیۆنێکەوە لە هەر جێگایەک شتێکم هەیە بێ منەتم بڵاویکەنەوە غەیری مەعاشەکەم هەرچیم هەیە بڵاویکەنەوە بەڵێ زۆر باشە کەواتەوە بێ من شوێنە کێشتی هەیە بابیێنی بەڵێ من بەو سەردار عینەکە ئەڵێم ساڵی 1970 تەسلیم بوویتەوە چویتە ئەمنی سەید سادق نووری ئالانی لەگەڵا بوو دوایی نووری ئالانی و کاتە جاشش بوو پێ سەردار عیب بە گەڕێر و گەڕانی بەڵێ ئەویش ئەگەر هەرچی هەیە لەسەر من ڕەفیق بووین بابیێنی بەڵێ باسەکەمان لەسەر ئەزانم من بۆیەکەم بۆیە خەڵک هەستی بجوڵێنەوە گەشتمە بێ بێڵێ زۆر باشە کاک محمود باسی ئەوەکەن کە تۆ کوڕێکت لە ئەوروپا هاتۆتەوانێ ڕاستەخۆ بۆ بە ملازم و ئێستا ڕوتبێکی بەرزتری هەیە دەوامیش ناکە باسی ئەوە ئاکرێت ئەوە نییە بەڵێ کوڕەکەی من کە لە ئەوروپا هاتووەتەوە هەتا دەورەکەی تەواو کردو کە زەیزانانی کوڕی من بەڵێ چووەتە دەورەی سەربازی دەورەی تەواو کردووە بەڵێ تاکو دەورەکەی تەواو کردو کەس نەیزانیە کوڕی منە بە حەقی خۆی بۆتە ملازم تاکو ئیسەری ملازمە حەزەکەم زانی بەڵێ
ڕۆپی بەرز نەبووەوە ڕوتوی بەرز نەبووەوە من خۆشم مەسوولی ڕوتوە بەرزکردنەوە بوو هی کوڕەکەی خۆم نەکردو بەڵێ بەسێواکەن بۆی کەسی نەکا قسە نەکە مەلا ئەحمەدی دەستکەرە ئەو فەرماندەیەتی بانی کۆن بزانە داوامەکان بەڵێ بەڵێ زۆر باشە کاک مححمود هەر لەو سەروبەندی ئاڵوازیانی کە لە ناوچی گەرمیان ڕوویە دەوترێت گوایە گروپی 25 شوبات خۆپشاندانێکیان کردو و هاتونەتەوە لای جەنابێ داوای مۆڵەتیان کردووە تۆ پێت گوتون کە ساڵی یەک جار دەبێت خۆپشاندان بکەن ساڵێکی کە لەو مۆعیدا بۆیان هەیە بێن داوای خۆپشاندانێکی تر بکەن باکسەوە وانی لەبەرەوە ئیجازی خۆپشاندان لای منی بڵێ ئیجازی خۆپشاندان لای حکوومەتە داوایشان کردووە چوونەتە بەردەم ئیداری گەرمیانیش بڵێ مزاهرەیشان کردووە ڕاپۆ هینەک داواکاری خۆشیان داوەتە سلاحی چۆخە مەسوولی ئیداری گەرمیان قسەیشان بۆ کراوە و هینەکەیشان بە وەرگیراوە بڵێ داواکارێکیشان وەرگیراوە ئەوەی کە لە ڕووی قانونی و لە ڕووی ئیداری و ئەکرێ جێبەجێ کراوە هەنیشتیشی ڕەنگ نەکری بڵێ باشە باسی بەڕێوەبەری ئیداری گەرمیانە کرد تۆ بۆ تاوانبارەکریت کە لەبەرەوەی ئەوە کادری خۆت بۆ پشگیریت کردو بۆی بێ بە بەرپرسی ئیداری گەرمیان لە کاتێکدا بڕوانامەکەی ڕێ پێ نایە ببێتە بچێتە شوێنی پارێزگار بڕوانامەکەی ڕێگەی پێ ئەوە کینێکی ئینە وەساتێکی سیاسیە بۆ کابرایە خۆی پێشمەرگەیەکی کۆنا بەڵێ پیاوێکی وشیار و وریایە لە ئیدارە و ئیستاکە بچنە ئیداری گەرمیان بدانە چه گەشەیەکی کردووە لەسەر دەستی ئەو پیا بەڵێ تووازانی هەر کەسێ شادەی هەبوویتە زۆر مهمە وان نییە زۆر کەسی شادار بینم بەڕاستی بیاگایە لە پستی حکومیە کاک مححمودێکی لەوانەیە کە زۆر حسابی بۆ کرێت مەسلەی بڕوانامەیە کە کەسێک کاتێک کاندی دەکرێت بۆ پارێزگار بۆ پۆستێکی باڵا پۆستێکی ئیداری باڵا سەلاح پیاوێکی وریایە و توانێتی بەسەر هەموو ژنەکان ئازال بێت و هین شەیە شادەی شەیە ڕەنگە شادەیی نەبێ زان کۆی نەبێوانەی نەبێ بەڵێ پیاوەکە حەزەکەم بزانی چەندین ساڵی خەباتنەوەیەتی نیشتمانی کوردستانەوە مەکتەبە چەندین ساڵ لە ناو ئەو کێشانەی گەرمیانە کە هەتا مەسوولی مەڵمەند بوو ئەوانە بوو ئەوە مەکتەبە خەڵکی زۆر پێگەیان من مەلام شادم پێشمەرگەیش بوو کاری حیزبی خۆش مەکەم سەرکەوتیش بووم تام هەدە بەڵێ بەڵێ کاتە قسەکە لەسەر ئەو بوو تۆ پشگیریت کردووە بۆ من ئیسەش پشگیریەکەم بەڵێ ئیسەش پشگیریەکەم لەبەرەوە ئەزانم چیەکا بۆ خەڵک ئەزانم سەری حیزبەکەم بەرزەکاتەوە بەڵێ زۆر باشە کاک مححمود لە بیرەوەریەکان تا باسی حاڵەتێکەکەیت کە لە پێشمەرگایەتە تۆ جارێک لەسەر دەستی نەوشیروان مستەفای سەرۆکی ئێستای بزوتنەوەی گۆڕان حکمی ئادام دراویت باکسەوە ویان وانە لەسەر دەستی مام جلال حکمی ئادام دراوە بەڵێ بەڵام خۆت ئاماژت بەوەیەوە کە لەسەر دەستی نەشیروان نا ئەوە تۆ باورد بخوێنەوە بەڵێ مام جلال حکمی ئادامی دام شکام لە شەڕێکە بەڵێ لە شەڕێکا شکام شەیدی زۆرمدا بەڵێ بریناری زۆرمدا هێزەکە هێن زۆر نابەرامبەر بوو بەڵێ لەبەرەوە هاتینەوە مام جلال هینی کردو بە برادرناوتی با ئەعدامی کرد بەڵێ کەس ڕازی نەبوو باشە ئێستا هەستە چییە کە تۆ ئەندامی مەکتەبی سیاسیت و پێشتر لەسەر دەستی سکرتێری حیزبەکەی ئێستا حکم درایە من پێم وایە ئەو حکومانەیە منی کردوتە مەکتەبی سیاسی و ئەگەر هەڵەیەکم بوو بێ ئەوەی هێناوێتە سەر ڕێگەی ڕاست بەڵێ ینیەوە کاریگەری ژیانتا هەبوو من بە خزمەت ێزانم بۆ خۆم و بۆ حیزبەکەیشم بۆ نەتەوەکەیشم بەڵێ لەبەر مام جلال لەسەر ماڵەکەی خۆی نییە بەڵێ لەسەر نەتەوەکەیەتی لەسەر خاکەیەتی کە وجراتە بەڵێ باشە کاک مححمود باس لەواکرێت تۆ بۆ تاوانبارەکەن کە گوایە چەند پارچە ئەرزێکت بە شەویشی نایاسایی داوە بە هەندێک لە کەسوکاری خۆت و بەعدەت بەڕقام ئەوی بەردەستی من کەوتووە ئەڵێن 65 پارچە زەویە لە یەک جێگە لە دنیا بڕۆ ئەگەر ئەرزێکم دابێتە کەسێک ئەوەی کە باسێکن لە ناوچەی پیشەسازی لە کەلار لە کەلار ئێوە لیژنێکم لەگەڵا بنێرن بۆ ناوچەی پیشەسازی ئەگەر لە خزم و کەسوکاری من لە دوکانێک و لە پارچە زەویەک و لە مەعرەزێک و لە مەتعەمێک و هەرچی ئەگەر 50 مەتر ئەگەر 1 مەتریش ئەگەر 1 مەتریشتان دۆزیوە من ئیستقالەکەم بەڵێ ئەگەر 1 مەتریش بەڵێ بەڵام کاک مححمود
پێتوانیە ینی بۆ نمونە ئەگەر حکوومەتیش ئێستا لە ژنەیەک پێک بێنێت لەسەر ڕووداوێکی بۆ نمونە لەو جۆرە بە گریمان یعنی ڕەنگەوانی کە لەوێن کەسیان باسی ئەوە نەکەن کە لە لانجە نابتەوە شتیان وەرگرت بێت لە حەزەکەم زانی ئەوە ئیسا کەعمەری سەیعەلی لە بزوتنەوەی گۆڕانە بەڵێ ئەو ئەرزانە و ئەو منتیقە سەناعی لەسەر دەستی کەعمەر درراوە من نیم بەڵێ و کەعمەری کەسی نەناسیەوە کاتەکە ئەوێمە ئەو خەڵکەی کە لێ ئەرزی وەرگرتووە لە ناو شاری کەلار دوکانیان هەبوو بڵێن دوکانی فیتەریان هەبوو ئەنواعینیان هەبوو بەڵێ بۆی ناو شاری کەلار پاکەینەوە هاتوین هەر کەسێ دوکانێکیە بۆ لە ناو شار دوکانەکەمان لێ وەرگرتووە لێ ئەرزەکەمان داوەتی بەڵێ دوکانەکە ئیساکە ناو شاری کەلار جوان بوو ئەوش بووەتە جگایەکی مهم بەڵێ یا ئەگەر یەکێکتان دۆزیوە خزمی من بێ کەسی من بێ پارچە زەوێکی وەرگرت بێ بەڵێ بەڵێ بڕۆن بگەڕێن ئەوە هەموو هینێ هەیە هەموو قابل لە سوورەت قەید هەیە و شتەیە و منیش کەسەکانی من مەحدودن لە سکەلار لە کەلار من چەند ئامۆزایەکم هەیە ئامۆزازاویش ئاسایش و پێشمەرگەن بەڵێ هیچ پەیوەندیان بە نە بە دوکانەوە هەیە نە بە ئەرزەوە هەیە نە بە منتیقە سەناعیوە هەیە بەڵێ ئەتوان خۆتان بڕۆن لەوانەیش کە دژی من لەوانە پرسن بەڵێ زۆر باشە کاک محمود باسی واکەن کە یەکێک لە فۆجە تایبەتیەکانی تۆ پارێزگاری لە کۆمپانیایەکی نەوت دەکات بەڵێ وایە بەڵێ ئەوە چۆنە ئەتوانی بۆمان ئێمە ئەوەی سەنگاوە بەڵێ هێزێکی من فۆجێک نییە هەنێ پێشمەگەی تاکو و ئیستاکە کە پۆلیس دەیسا وەرێگری کۆمپانیەکەیش نەماوەی ئەلحەمدولیلا تەواو بوو بەڵێ ناوچەی سەنگاو ناوچەیەکی پڕژاوەیە بەڵێ و بەڕاستی نیانە لە کۆمپانیەکەیش بکە بەڵێ ناچار من هێزەکەی خۆم بردووە لەو دۆرەدام ناوە بۆی تەداخلیان نەکەن بەسەر ئەوەشۆ ئیسێژ هەر ئەزتیان دەدەن بەڵێ بەسەر ئەوشۆ کە هێزی لێ ئیسا ئەزتیان دەدەن بەڵێ مەبەستە لە چیە نێژ خەڵکەن خەڵکەکە بەڵێ خزمی خۆمە خەڵکش بەڵێ خزمی خۆمە بەڵام ینی لە چ ڕوویەکەەوە مەبەستە ئەوەیە کە ئەوان زەویان داگیرکردن زەویەکانی ئەوان خۆتەزانی هەر زەویەکی تاپۆ بەڵێ کە ئەکەوێتە بەر شەریکات حکوومەت پارەیەکی داناوە خەڵک وەرێگرێ بەڵێ و لە ناوچەی سەنگاو کە ئەو کۆمپانیا هات من زۆر هەوڵمدا بۆی هەمووتیا بەشدار بن بەڵام خەڵکی دەکەنیانەوە بەڵێ خەڵکی دەکەنیانێڵە تەقییان کرد خەڵکیان برینار کرد چەندی جار تەقییان لە کۆمپانیەکە کرد کۆمپانیەکە خەریک و بڕوە ناچار بووم هێزم بردووەتە ئەوێ بۆی هین هێز ئەوە تەواو بوو هێزەکەیشمان تەستیمی وەزارتی پێشمەرگەکرد ئەویش نەما زۆر باشە کاک محمود لە سەروبەندی ئاڵۆزیەکانە خۆپشاندانەکان لە ناوچەی گەرمیان و لە سلێمانیە باسی ئەوە کرا کە گوایە ناوچەی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان مەترسیان لەسرە بڵێ وە هێزی پێشمەرگە کۆکرایەوە یعنی پرسیارەکە ئەوەیە بوو لە کاتی ئەو ئاڵۆزیە شتێکی لەو جۆرە دروست بوو بەڵام لە ئێستاە هیچ مەترسیکی لەو جۆرە نەماوە ئەمە قسەی من نییە قسەی ئەوانن کە سەر بە ئۆپۆزیسیۆنن ینی باسی واکەن ئەڵێن ئەم سینناریویانە بۆ لەو کاتانە دروست ئەبێت بۆ لە ئێستاە کە بارودۆخەکە ئارامە سینناروی لە جۆرە لە ئارایانە تۆڵیشی لەسەرمە دیارە ئەو کاتانە جوڵانەوەیە کە بوو لە عێراق بەعسیەکان و ئەوانە بۆی دەست بەسەر عێراقا بگرن بەڵێ ئێستا ئەو جوڵانەوەی نەماوە ئەوان هێزێکیان کۆ کردبووە بۆ شارەبان لە بە کوردیتایە بۆ سعدیە بەڵێ بە تەما بوون لە یەک سەعاتە ئەم مزاهرە ئەوەی کە نییە خەڵکۆ بووە لە هین کردیان لە جەلەولانی بدەنە سەر هەموو ماڵە کوردەکانە بەڵێ و ئەوەی ئەیکوژن و هینەکە بۆی کوردی لێ نێڵن بەڵێ ئێمە ئەوە معلوماتی استخباراتی بخۆی من خەڵکمان هێلوی ناچار بووین ئێمە تەداخلی ئەوەمان کرد بەڵێ ئێستا ئەو مەترسیانە ماوەیە نەماوە ئەو مەترسیانە هەر باقیە هەر باقیە بۆ هێزی بۆ ناجوڵێن ڕێت ئێستا هێزەکان مندایمە حازرە گەشتێکی وابی یەکسەری جوڵێن بەڵێ نەمود من هەڕەشەم کردی هێزەکەیشت بینی لە پشتمەوە بەڵێ تەداخلیشم کرد کە ڕۆژەین بوو هەتا سەیتەری هینی ڕۆیشتم بەڵێ قواتی ئەمریکی تەداخلی کردم وت چوومە ناو جەلەولایش بەڵێ وەدەزانی کە فەرماندەی جێگری فەرماندەی هێزەکانی ئەمریکا لە سەروی عێراق هات وتی ئەبێ و هێزە لادەی بەڵێ وتم لای نادەم وەختی لای دەم تۆ بێ جێگەی گوریتەوە بەڵێ وتی دا وریا بە نەجوڵێ و شەڕ نەبێوانە وتم من لە جێ خۆم وەستاوم لە ناو شارم بەڵێ شەڕیش ناکەین بەڵێ بەڵام لەسەر هەموو کوردێکی دێنە جواب بەڵێ و ئەگەر وتی ئەگەر هاتنە سەران بەڵێ وتم هاتنە سەرمان وتم تۆپخانە بەکارێنم کات و شا بەکارێنم ئەگەر ئەرزار دمەوێش بەکار زۆر باشە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە
زۆر بە کورتی ئەمە ئەم چەند پرسیارە مەڵام بێتوانێ مححمود سەنگاوی وا باسەکرێت کە زۆر تونندڕەوە بەرامبەر ئۆپۆزیسیۆن بۆ من بەرامبەر ئۆپۆزیسیۆن تونڕەو نیم بەرامبەر کۆمەڵی خەڵکە ئەو هەموو تۆمەتەی کەیسا تۆ باست کرد لە خۆڕایی دەنە پاڵ خەڵک ئینسان وجدانی بێ ینی بە وجدانەوە ئینسان باسی عمەری عەلیم کرد بە وجدانەوە باسەکەم مەرسی عەلی پیاوی کتێب خۆشەر بوو حەقایە کە باسی منیش بکە ئەو حەقیش بە من بامنیش پێشەکە بوو ئەو ئەچێ سفر مەکاتەوە بە خائینم لە قەڵەمەدا و بەشێکی کەمینە ئەوێ زۆرینە سەری بۆ دانوێنێ ئەمە ئینقلابە من وتومە ژڵێ مەوتومە سەر بۆ هیچ ئینقلابچێک دانانوێنین بەڵام خەڵک دەنگی داوە هەرکەس ئەو حەق ئەگەر ئێستا لە کەلار یا لە ناوچەی گەرمیان خۆپشاندان دەست پێ بکاتەوانێ مححمود سەنگاوی هەڵوێستی چێ بێت دژێوەسیتەوە ئەگەر خۆپشاندان بە ئارامی و زەرەر بە خەڵک نەگەێن و هینکان زۆر ئاسایی بەڵام ئەگەر پەلامارم دەن کەس ئەوە سێ لێ فەلاقی بکەن کەس ناوەچە فەلاقی خۆپشاندان بکەم چی ئیجازە وەرگرت سەرچاو خەڵکە خوێت حەقێکی شەرعی هەموو کەسێکە خۆپشاندان بکە داوای خۆی هینکە بەڵام تۆ خۆپشاندان بکەی بچی دوکانی خەڵک سووتێنی خۆپشاندان بکەی بارگاکەی من بسوێنی بۆی سوێنی کاک من حیزب بۆ کوتەوە تۆ بڕۆ سەر حکوومەت داواکەی خۆ لە حکوومەت بکە زۆر باشە زۆر بە کورتی لەم کاتاکە وتوێژ لە ئارایەت چی بە ئۆپۆزیسیۆن ئەڵێیت وەڵام من بە هەموو لایەکەڵێم ئومێ دەکەین بە هەمومان لە ئاستی مەسئولیت بین وە چاومانەوە بێ میلەتەکەی مەتایسە لە خەتەرایە تاکوی ساکە ئێمە هیچ شتێک بە یاسان نەچەسبیوە فیدرالیە وەتانێک کە نەجەفی باسی فیدرالی کردووە چەند ڕۆژە هەرایت نییە لەسەرەکەن فیدرالیەکەیشمان لەلایەن زۆرینەوە نەچەسبیوە ئەبێ ئێمە هەوڵ بدەین هەمومان یەگرتوو بین کورد پێویستی بۆ یارم سەردەما یەگرتوو بێ بۆ ئۆپۆزیسیۆنیوە بە حاکمیوە هەموو یەک هێز و یەک دەستبین بۆ ئەوەی دژمنانی میلەتەکەی ئێمە زەبەرمان پێنەبە ئازادیەکەمان پارێزین ئەو ئەمن ئاسای شەیە بیپارێزی زۆر سپاس مححمود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان زۆر بۆ هینانە بڕوانەکان من نەتون ڕۆمەوەندا وەنا ئەرستە و زیعەکەم نەهێز بەکارێنم زۆر سپاس بە ئامادەبوونت خۆشەویستان بۆ هەر سەرنج و تێبینیەک ئەتوانن لە ڕێگای ئیمەیل ئادرسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا دیدارێکی تر بە شادیدان ئەسپێرم. زۆر سپاس.